دەستپێکی هاتنەژوورەوەی شاری پیرانشارە. چەند ساڵێکە بنەماڵەیەکی پیرانشاری بە خواردنی کوردەواری و کەلانە لە ڕۆژانی نەورۆزدا پێشوازی لە گەشتیاران دەکەن. سەحید دانیشتوو یەکێک لە گوندەکانی پیرانشارە و ساڵانە بە هاوکاری قایمقامیەتی ئەو شارە لە پارکی نیلوفەر هەڵدەستن بە هەڵدانی ڕەشماڵ و بە ئامادەکردنی چەندین جۆر خواردنی کوردەواری پێشوازی لە گەشتیاران دەکەن. واللهی نان و کەلانەی چا دەکەین و دۆکڵێ و ئەدی چاو شۆرمزە و ئەو شتانە چا دەکەین بۆ وانێکی جێژنی نەورۆزی ساڵی تازە بەخێراتنیە و میوانانە دەکەین لەو شارانە ڕادێن لێرە پێشوازیان لێ دەکەین. وەڵی باشە دێن زۆریان دێن جەماعەت زۆر دێ نان و کەلانە و دۆکڵێ و ئەو شتانە دەکڕن. وەڵی 2 ساڵ بۆ بە خاتری ئەو کۆرۆنای تەحتیلن کرد بۆ لەنارێ وەڵا هەموو ساڵە پێشوازی لێ میوانانە دەکەین. لە یەکشەمبەی وەرە لێرەین قەرار تا تاریخ 13 لێرە بین دوای دەبێتە ڕەمەزان ناتوانین لێرە بین ئەو بەخاتری وەی ئەو 3 ڕۆژە لێرەین نان و کەلانە و شتی ساز دەکەین ئەو جورە نانی دەکەین و هەویری لە ماڵ دەشێرین بەدەستی و نانەکەی ساز دەکەین و کەلانەی چا دەکەین و دۆکڵیون هەیە و شۆرمزەیە و ئەو جورەوە بۆ میوانانەکە هاتن دواندا دەنین و ئەرێ وەڵا خۆماڵێ دی پنگە دۆکڵیەکەن بە پنگەیە بە پنگە و گێلاخەیە و بە ماستیە و ئەو خۆماڵێ و نانەکەشن نی دەستیە و خۆماڵێ بە سێڵەی دەکەین و کەلانەکەن بە پیوازیە و پیوازی ئەلحان کوڕادە نییە دەنا بە کوڕادەش چا دەکەین بەلەحان بە پیوازێ هیوا دێ داوای پەنیری دەکا بە پەنیری چا دەکەن. وەڵای خەڵکی دەرەوەش دێی شارەکان و خەڵکی کنەخۆشن دێت ئی نێو شاری. ئەوەی پێی خۆش بێ کوچانی مەساز دەکەین و هیوا پێی خۆشە بۆی ڕۆین لێ دەینیوەشە پێی خۆشی هەری بە دەیباتەوە. وەڵا لە نەقەدە و ڕۆساغرە بۆی دێن بە خودای زۆریان پێزێ شتێکی تەبیعی زەریفە. ئەم جۆرە لە پێشوازیکردن گەشتیارانی دڵخۆش کرد و بۆتە داهاتێک بۆ بنەماڵەی کاک سەعید.